سڵاو ئەی دەریا سڵاو منت لەبیرە زەمنێک بەسەری پەنجەکانی گوڵەبا فلوت و کلارنێتی خڕە و هاژەتم دەسڕی ئایندەی گەنج لەم وڵاتە ئێمە خۆمان قەدەر لە بەدەستاوی قەدەرەوەین سەراوی قەدەر کەوتوین هیچ ئایندەیەکمان نییە هاژەتم دەسڕی دەم کردە پەخشانێکی سوور بۆ جلیا هەنگوو سەیرانەکانە سبەی ساڵیادی یەکێک لە شەهیدە نەمرەکانی کورد شەهیدی ئازاد یەکێک لەو گەنجانەی کە لە بەهاری تەمەنی بووە قوربانی ئێرهابی پارتی لەسەر ئازادی قەڵەم نووسین کە دوای ئەوە چەندین تیرۆریستی هات کارەکانی بۆ هۆکاری ئەوەی تا خەباتی ئازادی سیاسی بچێتە پێش و خوێنی شەهید سۆران کاوە سەردەشت بیداد مامۆستا هوشیار مامۆستا جیهان دەیان لەو قاڵەم و دەنگ و ڕەنگانە دەنگە ئازانە ئەوڕۆ ئیلهام وەرگتن و نەوەیەکی پڕ لە تووڕێ لە بەرامبەر ئەو دەسەڵاتە پیشاندا و هاوکات ستۆپەرچی بە کارە تیرۆریەکانی پارتیەکی کرد ئەومان ئاسی تیرۆر بە دەقات و سەدقات بەرزتر دەبوو هەر لەم ڕوانگەوە ئێمە هەوڵ دەدەین ئەمڕۆ ڕۆژێک بەر لە ئەوەکە دارێک لەگەڵ خوشی شەهید سۆرانی مامەحەمە کە هاوکات ئەو کات لە ژوورەوە بووە لە چرکەساتی ڕووداوەکە کۆمەڵێک زانیاری باز بکەین لەگەڵ گەردەخان گەردە مامەحەمە قسە و بازەکەین ئەو کاتت باش گەردەخان سڵاوکە قادر باشی دووبارە سبەی هەمومان دەزانی ساڵیادی شەهید سۆرانە کە هەر برای تونیە برای هەمومانە هەر ئەندامێکی خێزانی ئێوە نیە ئەندامی خێزانی هەمومانە دەمێ بڵێم گوتەیەک تێ دوای تێپەڕینی ئەو هەموو ساڵە بەسەر شەهیدکردنی و دەستگیر نەکردنی و داخستنی تەقریبەن کەیسەکەی بەڵێ دەمەوێت بەو دیێڕە دەست پێ بکەم لە پەرتووکی شەیدی قەڵەم سۆران مامەحەمە پەرتووکی راپۆرتە خوێناویەکان تەور بەدەستەکان هەرگیز تەور لە ژێر ستەمی داربڕدا نەیناڵاندووە هەمیشە داربڕ لە دەستی سەختیدا ناڵاندوێتی بەڵێ ئەمڕۆ 7 ساڵ تێپەڕێ بەسەر تیرۆکردنی شەید سۆران کە لەسەر حەقبێژی دادپەروەری یەکسانی لەسەر قوت و ژیان و گوزەرانی خەڵک تیرۆر کرا لە شاری کەرکووک لێرەوە سەری ڕێزوناوازش بۆ شەید سۆران و بۆ سەرجەم شەیدانی ئازادی دادەنوێنم بەڵێ تاکو ئێستاکە لە کەیسەکەیدا هیچ بەرەو پێشچوونێک نەبووە ئەوەش دەزانین کە بەهۆی ئەوەی کە دادگاکان و دەستگا ئەمنیەکان لەژێر بارودۆخ و دەسڵاتی حیزب و تاکە کەسیدایە بۆ هیچی بۆ نەکراوە تاکو ئێستاکە پۆلیسی کەرکووک چتان پێ دەڵێ یان لەو لەو 18 ساڵەی 17 ساڵەی کە ڕووی داوە یعنی پۆلیس چی دەڵێت کاتێک مڕاجعەی پۆلیسان کردووە یان دوایین جار یان کەیسەکەیان داخستووە یان هەر بەکراوەی ماوە کەیسەکەی لا ئێمە ئازادی خوازان کا قادر خۆ دەزانی هەر بەکراوەی ماوەتەوە و لە دەستگا ئەمنیەکانش ئەوەیان تۆ بە ئێمە لە ڕاستیدا کە هەر کات زانیاری تەواو هەبوو هەر کات شایەت هەبوو چونکە بۆ بچتە دادگا ئەبێ شایەتە هەبێ تاکو ئێستا هیچ کەس ئامادە نییە بێت ئەو شایەتیە بدا کە ئەمە کێ تەقەکەرەکە کێ بووە و ئەو گروپە کێیە چونکە لە دادگا ئەبێ شایەت هەبێت بەهۆی ئەوە نەچۆتە دادگا هەر لە ڕەفەی دەستگا ئەمنیەکانی کەرکووک ماوەتەوە لە ئەو کاتەی کە تیرۆر کرا دوای چەند ماوەیەک لە ڕۆژنامەی نیگورە سەلمان ئەو بڵاو کرایەوە لە چاوپێکەوتنە کە ئەو کات حەمید عەقید مەلایەتگار ئەوەی وتووەچ لە چاوپێکەوتنەکەدا کە لە سەری خۆیان ئەمریان پێکراوە کە ئەم مەلەفە دابخرێەوە نەتیجەی لێکۆڵینەوەکە بڵاو نەکرێتەوە ڕانەگەیەنرێ ئەمە چێ کردوێتی و نەدرێنە دادگا و پۆلیس هەر ئەوەیە تاکو ئێستا بەو شێوە ماوەتەوە و ئەوە بە ئێمە ڕاگەیەنراوە ئێمە ئەومان بیستووە هەر ئەوە هەیە بۆیە تاکو ئێستا وەکو خۆی کەیسەکەی ماوەتەوە
من دەمەوێت لێرەوە بڵێم کاتی خۆش هەفتە ساڵ لەمەوە بەرەوە نووسی سارەیەکی عقید جەمال بازام ئەو کات ئەو بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک بوو بەرەو کەرکووک ڕەڕوا لە هەولێر لە ڕێگا ڕادەگیرێ تاالبانی تەلەفۆن دەکات پێی دەڵێت ستان کردەوە بۆ کەسی شەید سۆرانی مامە هەماڵێ مامە هەموو تەواو بووە چاوەڕێنەوەیەک دوو ڕۆژە ڕادەگەین چکۆممان لە بیرمانە لە میدیای کەرکووک و لە ڕۆژنامەی هەوا ڕاگەیاندەوە چەند ڕۆژی ڕابردوو ئاکامی و ناوی تاوانبارەکانیش ئەوە دەبێتن من باشم نەبیرە بەڵام دوای ئەوە تاالبانی داوای لێ دەکات دەرێ نەخێر دۆستەکە داخە لەبەرەوەی مەسعود بارزانی هەڕەشەی کردی ئەگەر ئێوە ئەو دۆسیە بزوڵێنن ئێمەش دۆسێکە لەسەرتان دەزۆڵێن بۆ یەک یعنی بە بەرنامە و لە ژێر فشار لەبەرەوەی هەردوو لایەن کەیس یەکتریان دەکەنەوەکو دیتمان کە چۆن لەو انتخاباتەش کۆتاییش کاتێک پارتی دۆستیەی ئەو عقیدەی زانیاریە چێتی جوڵان یەکێتی لە دەڤەری خۆی کەسی نیازدەرگەڵەی شەید نیازدەرگەڵەی جوڵان بۆیە ڕاستەکەی ئەمەش من ڕەنگی یەکەم کەس بم ئەو شتەشم ڕاگەاندی گەردەخان تۆ ئەو ساتەی کە شەید سۆران شەهید دەکرێتن لە ماڵ بووی ئەو تو شەید سۆران لە ماڵون یعنی چۆن بوو ئەو ڕووداوە لە زاری خۆتەوە بۆ بینەر و بینەرەکان جێبیز بن چ نەدیت بەڵێ بەڵێ وەک لای هەمووان ڕوونا شەی سۆران لە 15/5/2008 هەڕەشەی لێکرا بوو بە ژمارە موبایل خۆشی لە چەند بەرنامە و ریپۆرتاژێکە ئاماژەی بۆ هەڕەشانەدا بوو خۆمان لە خانەوادەکە ئاگادار بووین ئێمە ئاگادار کردبەوە و دەستگا ئەمنیەکانی کەرکووک و سەندیکای لقی کەرکووکی ڕۆژنامە نووسان و گۆڤاری بەرپرسانی گۆڤاری لڤین ئەمانەی هەموو ئاگادار کردەوە لە مەترسیانێکە لەسەر ژیانێتی و لە راپۆرتی 6 مانگی ئەنجومەنی سەندیکا ڕۆژنامە نووسانی کوردستانش ئەمە بڵاو کرایە بەڵام بەداخۆکە هیچی فریای نەکەوت لە دوای چەند مانگێک لەو هەڕەشە و ئینانەی کە لەسەری بوو لە 21/7 کاتژمێر 9 شەو بوو هەروەکو شەوەکانی تر ئاسای ئێمە دانیشت بن گفتوگۆمان دەکرد لە دەرگا درا وتی من دەڕۆم دەرگاکەمەوە کە چوو هەر ئەوەندە گەیشتە دەرگا و دەسەڕێژی گولەی لێکرا و لەو کاتەدا من هەوڵی ئەوەمدا منیش بەدوایە بچمە دەرەوە خوشکێکی گەورەترم لە ماڵەوە لەگەڵ ما بوو وتی هاواری کرد چونکە ئەوان تەقان لە ئێمەش کرد ئێمە ئاگروینی تەقەکە بۆ ئێمە شاد یعنی گولە بۆ ئێوەشیان ئاوێشت بەڵێ بۆ ناو ماڵەکەشیان ئاوێشت نەکە شەید سۆرانیان شەید کرد بەڵێ چونکە ئێمە ئەمانەی بچینە دەرەوە ئەوان تەقیان بۆ ماڵەوەش کرد جگەلەوەی شەید سۆران لەو کاتەدا خۆی خست بۆ لاکە لیاندا بوو خۆی خست بۆ لای حەوشەکە کە ئێمەش بەرەو دەرەوە چوین ئەوان تەقیان لە ئێمەش کرد بەڵام دەرەوە زۆر تاریک بوو شەید سۆرانیش بۆ شینەی سارەکەی بوو پێی سارەکەی لە زۆر لە نێزک دەرگای حەوشە ڕاگرتە بوو ئێمە کەسمان نەبینی لەو کاتە بەڵام ئەو من لە دەرگای مەدخەلی پشتە ڕام کرد بۆ دەرەوە کە سۆران بەرەو ڕوون گەڕایەوە تەنها ئاەتی کرد و من هەر چوومە دەرەوە وتم ئەو بریندار بووە واتەوە قەمەکرار بریندار بێت بەداخۆکە چوومە دەرەوە کەسی لێ نەما بوو خەڵکەمووی بەرەو ماڵی ئێمە هاتن من شەر هاوارم کردتم با فریا خەستخانە بکەوێن نزیکەی 2-3 دقیقە لە حەوشەماینەوە تا سیارەیان هێنا و ئەتر ئێمە لە ماڵ دەرچوین لە گەڕێکی خۆمان دەرچوین براژنەکەم وتی گەردە سۆران مرد من ئەوان بێ ئاگا بووم هەر هەوڵمەدا سۆران قسە بکات زۆر هەوڵمداوتم قسە بکات کێ بوو تۆ خەڵکت بینی کێ بوو بەڵام ئەو نەیتوانی هیچ قسەیە بکە لەو کاتەوە تێمە برمان بۆ خەستخانە گیانمانە نەخۆشخانە لەوەی شاوارم کردم با هیچ کەس لەمان نزیک نەبێت گەردەخان چەند گولەیان چەند گولەی بەرکەوت بوو 8 گولەی پەیوەندرا بوو من ئەمە باسی ئەو بکەم ئەگەر گروپێک ئەگەر ڕاهێنراوی پێ نەکرابێت ئەگەر لە دەستگایەکەوە نەهاتی بێت ناتوانێت بە چرکەیەک 8 گولە بۆ شێ بتەقێنێ ئەمە بەدەم ئاسانە گێڕانەوەی بە یەک چرکە 8 فیشەکی تەقاندووە من ئەو کاتە من هەستی پێکەم چۆن تەقەی کردووە من ئەزانم چۆن لە دەرگا دراوە یەک چرکەیەک هەمووی یەک چرکەی خاویندووە گەردەخان بە کلاشکۆف بۆیان دەمانچە بوو
من ئەو کات وەم زانی کلاشینکۆفە چونکە زۆر چونکە دەنگی گولەکان بۆ ماڵەوە هات هەستم کرد کلاشینکۆفە بەڵام دوای کە لە کۆڵنەوەکان دەرکەوت کە لە نەخۆشخانە فیشەکیان دەرهێنا لە جەستەی شەی سۆران بەداخەوە گیانەمە دەمانچێ بە دەمانچە هەش فیشەک بە ئەوەیەک چیرۆکێک لەسەر دایکت دەجێدرێتەوە گەردەخان کە دایکت لە خستەخانەوە پێی ئەوتویەکی چاشایی کتیتر گوتی کوێر بم لۆ دایکی دوای ئەوە شەی سۆران دەرچووە ئایا ئەوە ڕاستە لە میدیاکان بڵاو کرابەوە؟ بەڵێ بەداخەوە ئەو ڕۆژەی شەی سۆران خۆی دایکمی بر بۆ نەخۆشخانە خوشکەزایکم لە نەخۆشخانە بوو بۆی شەو لە لای بمێنێتەوە تەنانەتی هەتا لە ڕێگا سەمونی بۆ کڕی و هەروتمە بڕۆ تێتی ناتۆ بچۆ سەرەوە دایکمتی هەر بینم هەتا لە نەخۆشخانەکە تێپەڕووی هەر تەماشایم کرد شەوەکەی ئەو بوو کە ئێمە بردبمانە نەخۆشخانە وتی لە پەنجەرەی نەخقاتی سەرەوە بوو وتی تەماشامە کرد خەڵک دەنگە هات و دەنگی قیژە و هاوارات تمە دایکی کوێر بێت ئەبێوە ڕۆڵەی کێ بێت مناڵی کێ بێت وە کوژراوەتی لە دوای ئەوتی کاردی دوو جا چوومە لای پەنجەرەکە و تەماشام کرد بتێتر دراوسەیەکمان چ بۆ سەرەوە دوی باج شازادە وەرە خوارەوە تی دایکم لەو کاتە واین بوو کاکم پێشمەرگە بوو یەکێ لە براکانم وای زانی بوو ئەوە تبیت خوا هیواچی بەسەراتوە ئەوشتی بەخوا کاکیوا هیچ شتێکی بەسەر نهاتۆ باش شازادە تۆ وەرە خوارەوە بۆ شێ بۆتی دایکمان کە هێنا دایکم زۆر بە سەبر بووە شکرانەی خوددایە کرد بێمە توامەکەن تر لەو حاڵەتە ئێمە باری دەرونمان زۆر تێکچوو بوو باشە پارتی هیچ چاولی نەدا لەگەڵ ئێوە لۆ سڵح یان جاتان بنێرێ بڵێ ئێمە نەبووینە هیچ هەنگاوێکی وای نەناوە گەردەخان وەکو هەموو بنە ماڵەکان بەڵێ چکۆ من جارێک دیدارم لەگەر هیوا کرد بەرپرسی پاراستنی ئەو کات نەفی کردوتی ئێمە نەبووینەوە و ئامادەشین بچینە دادگا بەنمونە بەڵێ بەڵام هەموو تیرەکان بۆ ئاڕاستەی پارتی و پاراستن بوو کە هیوا تیرۆری کردە بەڵێ بەڵێ ئێمە شەی سۆران گوتم چەند جارێ باسیەوەی کردووە کە ڕەشەی لە ئەکرێ ئێمە ئەوە نییە لە مەلا زاری خەڵکەوە بڵێن ئێمە شەی سۆران بە خۆمانیتووە بە چەند کەسێکی لەندام خەزانەکە خۆمانتووە کە تیرۆریەکەن بۆ شێوە پیانتوتیانە ئێمە شەبەحەکانی پارتین تیرۆر دەکەین ئەگە دەسەڵ نەگری لە نووسین بۆ شێوە دەسەڵ نەگری لەم راپۆرتانە ئێمە ئەوە نییە لە خۆمانەوەم قسەیە دروستکەین ئێمە لە زاری خۆیەوە دەڵێنی بۆ خەڵکی شایەتە ئەو راپۆرتەکان خۆی شایەتە کە ڕخنەی لە کێ گرتووە ڕخنەی لە سەرۆکەکانی پارتی گرتووە ڕخنەی لە سیاسەتی پارتی گرتووە لە سەرۆکی پارتی گرتووە ئەگە ئێمە ئەو قسەی بۆ پژ ڕاستکردنەوە خۆمان ئەوە راپۆرتەکانی شەی سۆران دیارە با بچین ئەو راپۆرتانە بخۆنە بزان چەند ڕخنەی توندی لیان گردووە تا چاکسازی بکرێت تاکۆ بژێوی ژیانی خەڵک چاک بکرێت تابن ئەو شەی سۆران خۆی لە راپۆر لە دیدارێکە لە دیدارێکی ڕیپۆرتاژی هەواڵدا ئەڵێ لێ پرسن کاری ڕۆژنامەوە نووسیت چۆنە ئەڵێ ئەگەر یەکێ لە نیزک ئاگرداندانیشێ پرشکیەت بەردەکەوێت ئەوەی من دەیکەم لە کەرکک ئەوان پێیان ناخۆشە من ئەمەوێت دنیای واقعی دنیای کەرکک بە دنیا بناسێنم ئەمە لای ئەوان قورسە ئەوان ئەمەیان ناوێت منیش بەردەوام دەبم ئەمە هەمووی ماوە ئەمە دیکۆمنتاری هەمووی ماوە ئەمە سەلمێنەری ئەوەیە کە ئەمە دەسڵات تیرۆری کردو ئەو دەسڵات ئێمە شەی سۆران بەڕوونی بە خۆمان تۆ کە پارتی دیموکراتی کوردستان تیرۆرمی هەڕەشەی تیرۆرکردنم لێ ئەکا ینی شەی سۆران لای ئێوە پێشتر ڕایگەیاندیە کە ئەو هەڕەشاتێ بە ناوی شەبیحەکانی پارتی بووە لە کەرکووک وانیا بەڵێ 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 تا ئەن من دەمەوە بڵێم هەرچەندە هیوا ئەحمەد مستەفا لە دیدارەکە نەفی کرد بەڵام وەکو هەم بە خۆتان بازەکەن گریەکان هەم ئەو هەڕەشەیە کە مەسئول بارزانی لە تاالبانی کردبوو کە ئەگەر ئەنگۆ و کەیسە بجوڵێنن ئێمەش کەیسی تر بجوڵێنین کا من دەمەوێت ئەوەش بڵێم من دقیقمنەوەی کە لە هەواڵی هەوەنەوە هەبووە کە پارتی لە ڕاستە خۆی هەر دۆسەیەک هەر خەڵکێکی تیرۆر کرد بێدەنگی یەشێتیش لە ڕاستە خۆی هەر یەکەش تیرۆر کرد کەیسی یەکتر نەجوڵێنن
ئەوە بەشێک بووە لەو هەواڵانە بەڵام یعنی ئێمە سەیرکەین هیوا ئەحمەد مستەفا دوای ئەوەی لەوێن دەرکە پەنجەی تورک و هەر تاوانێک بکرێ پاراستن بەپرسە پاراستن سەرپەرشتی ئەو کەیسەی کردە مەسەڵەن هەندە لەقیش سەرپەرشتی نەکردە دوای ئەو مەکتەبەیان گەورە کرد ئێستا ئەندامی مەکتەبی ڕێخستنی پارتیش پلەیشی گەورە کرد چۆن سلێمانیش لەوێ شەید ڕێژوان کە گول لە بارانی هەفتەی شوباتی کرد یعنی ڕاستە هیوا ئەحمەد مستەفا نەفی ئەوە دەکاتن بەڵام ئەو هیوایە چوو بیت بە هەر شوێنێک دۆستەکان خوێناوی بووە ئەو دەستێکی پڕ لە خوێنی هەبووە لە ڕشتنی گەنجی کورد دەمەوە بڵێم گەردەخان دوای تێپەڕنی 17 ساڵ ئایا چ پەیامەکتان هەیە لە بۆ دەستگا ئەمنیەکانی ئێستای کەرکووک و بە تایبەتی دۆ ڕێبوارتەهای چکۆ ئەو دۆسیەیە ئەگە 100 ساڵی تریش بێ هەر بەرپرسێکی ئەمنی ئیداری بێ مەسلەیەکی ئەخلاقیە لە ئەستۆیتی وە شانازێک دەبێ ئەگە ئەو دۆسیەیە بجوڵێن چ پەیامەکت هەیە لە دەستگا ئەمنیەکانی ئێستای کەرکووک بەڵێ هیوادارم دەستگامنەکانی کەرکووک جارێک تر بە دۆسەی شەید سۆرانە بچنەوە و بکوژان دەستنیشان بکەن و بکەرانی پشت تیرۆرکردنەکە دەستنیشان بکەن و کەیسەکەی وها لێ بکرێت کە بچێتە دادگا بۆ ئەوەی بە دادگایکردنێکی سەربەخۆیی دادگایی بکرێن و بکوژان سزا بدرێن و لە سزا ڕزگاریان نەبێت دوای 17 ساڵ ئێمە هەر چاوەڕوانین هێشتا کەیسەکەی لە دەستگا ئەمنیەکانە هیوادارم جارێکی ترپیا بچنەوە بە تایبەت محافظی کەرکووک کاک ڕێبوارتەها کە ئەم کە دوێنە ئێمە کە سوکاری شەید سۆران خانەوادەکەمان سەردانیان کرد ئەوش لەسەر داوای کۆمەڵێک چالاکەوان و ڕۆژنامە نووسان بوو کە ئێمە سەردانی پارێزگای کەرکووک بکەین داوا بکەین جارێتی بە دۆسیەکە بچنەوە داوا بکەین کە سۆران ڕەمزێکی کەرکووک کە یەکێکە لە ڕەمزە دیارەکانی شاری کەرکووک کە پرۆژەیەک بکرێ بە ناوی شەید سۆرانەوە بە خۆشحاڵیەوە بەڕێز ڕێبوارتەها بە دەنگمانەوە هات و زۆر بە جوانی پێشوازی لێکردنی و بەڵێنی خۆی داوە کە پرۆژەیەکی گەورە لە شاری کەرکووک بە ناوی شەیدی قەڵەم سۆران مامەحەمەوە بکرێت بەس دەمەوێەوە بڵێم گەردەخان ئەوە ئێمە زانیم و لە بۆ مێژوو بڵێن شەید سۆران یەکەم کەس بوو دەستی برد لە بۆ ناوی خانمی بابەتێکی هەبوو لە ڕۆژنامەی هاوڵاتی بڵاو کراوە بە ناوی خانمەکەی کلینتۆن و خانمەکەی سەرۆک لەوێ یعنی ئاماژە بۆ کردبوو کە کەس خانمی یەکەمی هەرێم ناناسیتن مەبەستی خێزانی مەسعود بارزانی بوو پێما ئەوە چکو ئەو ڕاستە شەید سۆران شەید سەردەستە کاوە لەسەر کۆی پرۆسەکان دەوی بەس هەر یەک لەوانە لەسەر بابەتێک قینەکە یان بڕیارەکە دەرەچێ تووڕێی ئەو بەرپرسکۆ ئەو کات بۆ ئەو سەردەم ئەو جملەیە زۆر بوو بۆیە بەر لە شەید سەردەست ئەو بابەتەش هەیە لە میدیا و لە ئەوە دوێتەوە پێش سبەی کە شەید سۆران باس لەوە دەکە کە کەس خانمی یەکەمی هەرێم ناناسێتن هەست پێ ناکەن زیاتر لەسەر ئەو نەک لەسەر ئەو ڕیپۆرتاژانەی کە گویا لەسەر لە فرۆشەکانی کەرکووک یان نەگۆڤاری لیڤین بڵاو کرابتەوە یعنی تووڕەیی پارتی زیاتر جوڵان لەسەر ئەوە بوو بەڵێ بەڵێ کە قادر شەید سۆران لەسەر زۆر ڕەهەندەرخنەی لە دەسڵاتی پارتی گرتووە لە دەسڵاتی کوردی حکوومەتی کوردی گرتووە لە شاری کەرکووک و لە هەرێمی کوردستانیش یەکێ لەوانە خانمەکەی سەرۆکاوە ئاخر راپۆرتی سۆزانیەکان بووە کە ئەو باسی پۆلیس و بەرپرسی کورد و ئاسایشی کردووە لە کەرکووک و لە هەرێمی کوردستان کە لەگەڵ باندێکان لە باندێکی نائاکاری نادروست ئیشی خراپە دەکەن ئەوە ئەم دوو راپۆرتەوە چەندین راپۆرتترەوە چەندین ڕخنەی تری هەیە کە ڕوبەڕووی دەسڵاتی کردێتەوە کە بوونەتە هۆی ئەوەی کە بێتە هۆی ئەوەی کە تیرۆر بکرێت لە هەفتەیەمی ساڵ یادی شەید سۆراندا گەردەخان ئەگەر وتەیەک ئێمە پرسیارێکمان نەکرد بێت توش گوتەیەک بڵێ بە بینەران چ پەیامێک دەدە یان چ گوتەیەک هەیە وەکو بنەماڵەی شەید سۆران بەنای خۆم و خانەوادەکەمانەوە سوپاسی تاک بە تاک ڕۆژنامە نووسان چالاکەوان ئازادی خوازان لە هەر جێگایەکی ئەم دنیایان سوپاسیان دەکەین تاکو ئێستا
کە لەگەڵ ئێمە و لەگەڵ کەیسی شەی سۆران ماونێتەوە و کاری زۆر باش جوانیان بۆ شەی سۆران کردووە. شەی سۆران لەین ئێمە دەرچووە کا قادر لە ڕاستیدا ئێستا شەی سۆرانی نەموو ئازادی خوازێکە هین خەڵکی دادپەروەرە هین خەڵک و گەلە نەکین ئێمە شوەکو تاکێکی ئەو کۆمەلگایە سوپاسیانەکەین دەستخۆشیمانەیە هیوادارین خەڵ لەسەر مافی خۆی پێداگری بکات و داوای مافی خۆی بکات و داوای ئازادیەکانی خۆی بکات و داوای دادپەروەری کات داوای چاکسازی بکات کاتێک 7 ساڵ پێش ئێستا شەی سۆران داوای لەم حکومەتە کردووە کە چاکسازی بکات کە دام و دەستگا ئەمنیەکان دام و دەستگا حکومیەکان دادگاکان سربەخۆ بکرێت لەژێر دەسڵاتی حیزب و تاکە کەس دەربچێ ئەمە 7 ساڵ پێش ئێستا داواکاری شەی سۆران بۆ هیوادارم ئێستش خەڵک بەردەوام بێ لەسەری و خەڵک داوای ماف و مافەڕەوەکانی خۆی بکات و داوای چاکسازی بکات و لەسەر حەق خۆیان خۆش نەبن و هیچ کاتێک سازش نەکرێت لەسەر ئەوەی کە ئەمڕۆ لێدوانێکە دەی بەیانی سازش بکەیت لە ترسانە بوو بترسین ئێمە هەر دەمرین ئێمە ئەوەی شەی سۆرانمانەیە کاوگەرمیانیمانە سەردەشت عوسمان و داحسێن و ڕۆژنامە نووسانی و چالاکانمانەیە لە زیندانن شەیدانی عەبدەی شوبات و ڕۆژانی دواتر و شەیدانیمان و سەدان ئازادیمان شەیدانی ڕووناکیمانەیە ڕۆژ بە ڕۆژ ئێمە شەیدانی ڕێگەی ئازادیمان زۆرەکە ئێمە هەر وەک بینیمانە ڕۆژانەیە دادپەروەرێک لێدانەخوا بەدەستی ئەو دەسڵاتە کە خۆی لە دادگاکانە ڕەحمان بەڵێ ئەو شەیدەی حەسەن ڕەحمان لە وەرتێ شەید بۆ شەیدی ڕۆناچی کاروان شەریف دەبێت باسی بکەین کە سەردەر بە ئەویش وەکو شەید سۆر لەسەر کتاب نووسین لەسەر بنەماڵەی بارزانی هەر ئەویش تیرۆر کرا من سوپاس دەکەم گەردەخان ئەمە زۆر سپاس بەو کاتێ لەگەڵ ئێمەت بەخشی و ئەو وتانەتان گوت من دەستخۆشی هەموو ئەو بنەماڵە بە شەرەفانە دەکەین و بنەماڵە قوربانیان دەکەین کە لەگەڵ ئەوەی پارێک خەیاڵی ئاوتە بەردەستیان هەر ڕەشەی زۆریان نێکراوە یان فشار و تەنجیان پێڵچنەوە بەڵام کۆڵ نەدانانە کەیسی بنەماڵەکانیان کوڕەکانیان خوێنیان تەسلیمی نە ترس و تۆقان دروستکراوەکانە تۆمات نەپات هیچی باشترین وەفاداری لەوان ئەوە درێژەدان بە خەبات و تێکۆشەیە کە خوێنی شەید سۆران و کاوە و ویداد و شەید ڕەوڤاکرێ و شاپور و قابیل و دوایینی هەتە مامۆستا هوشیار و دەیان لەو شەید و فەرهاد فەرەج و بگمێرین بە سەدان شەیدە کۆی ئەو شەیدانە بۆتە ئەوەی دەسەڵات پاشەکشەیەکی زۆر گەورەی کردی چاوی زۆر گەورە ناو کۆمەلگا بڵاو بوویتەوە و ئاستی تیرۆر و گرتن و کوشتنیش لە چاو زۆر کەم بوویتەوە ئەگەر ئێمە سەیر بکەین بۆیە خوێنی ئەو شەیدانە هەمومان قەرزارین دەبی درێژەی پێ بدەین زۆر سپاس گەردەخات زۆر سپاس بۆ تۆش کاقادیر ئێمە مەمنونین ڕێزمانە زۆر سپاس کاتت خوش